بهتانت بۆ خەڵک کرد وانە گوێ لێ نەبوو بە کەیفی خۆی بهتانت بۆ خەڵکە کرد قسەت ئەکرد جاسووسیت بەسەر خەڵکەوە کرد تعزیبی مناڵی خەڵکت ئەدا خواردنی ماڵی خەڵک لای تو وەکو چۆرەک و گەزۆ بوو هیچ کێشەت نەبوو کوشتنی خەڵک هەر زۆر بە ئاسانی هەڵتە کێشایە دەمانچە و کلاشینکۆڤ بەکەی خۆت خەڵکت ئەکوشت سحرکردن بووکێکی قوربەسەر لە ماڵێکا سحر لە خەسۆ داماوەگەیەکە یاخود پیرێژنێکی قوربەسەری دۆڕاو لە دنیا و لە قیامەت سحر لە بووکەکەی ئەکا بۆی بووکەکەی بداتە تەلاقدان بۆ وازانی ئەو ژیانانەی کە دەدمیرت کرد ئەو ماڵانەی کە ڕوخانت ئەو هەستانەی کە بریندارت کرد ئەو شعورانەی کە شکانت ئەو ئافرەتانەی بێوەژنت کرد ئەو مناڵانەی یەتیمت کرد ئەو خەڵکانەی کە بێ ئیش و بێکارت کرد ئەو خەڵکانەی کە وەها کە مەندام و خاوەن پێداویستی تایبەتت کرد وا ئەزانی لێت ناپرسرێتەوە پێغەمبەری خۆشەویست عليه الصلاة والسلام ئەفەرمێ لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع دوو پێ لەم دنیاە دەرناکەی لە قیامەت جێگیری ناکەی هەتا لە چوار شت لێت نەپرسن لە چوار شت لێت ئەپرسن یەکەم شت ئەزانی لە چییە عن عمره فيما أفناه لەو تەمەنەت کە مستەودەعی ژیانت بوو کە کۆگای ڕۆژەکانت بوو لە چیا سەرفت کرد واش نەزانی مسڵمانی داماو خۆم و ئێوە یەک لە یەک لە داماوترین وا بزانی بەس لە تەمەنی خۆت لێت ئەپرسێ قسما بالله لە تەمەنی هەر کەسێک لێت ئەپرسێ کە تەدمیرت کردووە و ڕوخانوتە لەو تەمەنانە لێت ئەپرسێ عن عمره فيما أفناه لەو تەمەنەی خۆت لێت ئەپرسێ و لە تەمەنی کەسەکانی تریش لێت ئەپرسێ بوهتانت بۆ خەڵک کرد وانە گوێ لێ نەبوو بە کەیفی خۆی بوهتانت بۆ خەڵکە کرد قسەت ئەکرد جاسووسیت بەسەر خەڵکەوە کرد تعزیبی مناڵی خەڵکت ئەدا خواردنی ماڵی خەڵک لای تو وەکو چۆرەک و گەزۆ بوو هیچ کێشەت نەبوو گرنگ ئەوە بوو تۆ دەوڵەمەند بی گرنگ ئەوە بوو سەیارەکە جوان بێ گرنگ ئەوە بوو لەسەر فەرشی نەرم و ناسک دانشی کوشتنی خەڵک هەر زۆر بە ئاسانی هەڵتە کێشایە دەمانچە و کلاشینکۆڤ بەکەی خۆت خەڵکت ئەکوشت وا ئەزانی لە تەمەنی ئەوەکانی تر لێت ناپرسن سحرکردن بووکێکی قوربەسەر لە ماڵێکا سحر لە خەسۆ داماوەگەیەکە کە 30 ساڵ کوڕەکەی بۆ پەروەردە کرد و خستێ بەرزانکۆ و بۆ ئەوەی خوێنەوار دەرچێ و لەگەڵ هاوسەرگیری بکە یاخود پیرێژنێکی قوربەسەری دۆڕاو لە دنیا و لە قیامەت سحر لە بووکەکەی ئەکا بۆی بووکەکەی بداتە تەلاقدان بۆ وازانی ئەو ژیانانەی کە دەدمیرت کرد ئەو ماڵانەی کە ڕوخانت ئەو هەستانەی کە بریندارت کرد ئەو شعورانەی کە شکانت ئەو ئافرەتانەی بێوەژنت کرد ئەو مناڵانەی یەتیمت کرد ئەو خەڵکانەی کە بێ ئیش و بێکارت کرد ئەو خەڵکانەی کە وەها کە مەندام و خاوەن پێداویستی تایبەتت کرد وا ئەزانی لێت ناپرسرێتەوە هەر هەمووی لێمان ئەپرسرێتەوە قەسەمەن بالله وا ئەزانی بیرەکاتەوە وەڵا کاکە هەر ژیان خۆمە بچمە قیامەت نا هەموو ئەو ژیانانی کە ڕوخانوتە هەموو ئەو شتە خراپانی کە کردوتە پەروەردگار لە ڕۆژی قیامەتا کەسێک کە کوشتوتە بە نەحەق بەڵکو بە یەک کەلیمەیش بەشداریت کردووە لە کوشتنی مسڵمانێکا بە نەحەق لە ڕۆژی قیامەتا سەری خۆی بەدەسێوێتی بان ملی خوێنی لێ دەرەچێ ئەڵێ سەل هذا فيما قتلني يا رب لەمە بپرسە بزا بۆ منی کوشت لەبەرەوەی لە ڕێگەیەکا فولایەتێکی لێدا و قسەیم نەکرد کوشتمی تۆزێ ئەبێ ئاگاد لە خۆت بێ ئەی مسڵمان تۆزێ بە خۆتا وەرەوە ئەو کاتە زۆر گرنگە ئەو کاتە بوو کەوەها خالیدی کوڕی وەلید ئیسلامی پێکڕی ئەو کاتە بوو سعدی کوڕی معازی ئەنساری 6 ساڵ لە ناو ئیسلاما بوو لە وەفاتکردنی عەرشی ڕەب العالەمین پێی لەرزی ئەو تەمەنە گەنجێتیە پڕخێرە بوو کە موسعەبی کوڕی عومەیر چووە مەدینە و گەورەترین سەفیری ئیسلام تەنانەت فەزلی دەعوە لە پێش پێغەمبەریش عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەگەڕێتەوە بۆ معاز بۆ موسعەبی کوڕی عومەیر یەکەم سەفیری ئیسلام یەکەم ئیمام لە مەدینە پێش ئەوەی پێغەمبەر بگاتە مەدینە عەلەیهی السەڵاتو وەسەلام بە تەمەنی پڕخێری گەنجێتی خۆی ئیسلامی گەیانە هەموو ماڵێک وەکو چۆن بڵێ پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو گەنجە ڕوح سوکەی نارد چووە سەر حازری لە موسڵمان بوونی خەڵک لە مەدینە ئەو جایش لە ئوحود شەهید ئەبێ پێ مبارەکەکانی بە پوشدا ئەپۆشن هیچ سەرکەوتنێکیش لە ئیسلام نابیندێ بۆیە زۆر گرنگە بزانین ئەو گەنجانەی ئاوا بەم کاتە تەمەنی خۆیانیان فرۆش بە پەروەردگار إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة بنفس وبماليان زانيان أم كاتا زائلة زانيان روجيك دي أهواء بن بتاريخ زانيان أهواء روجيك دي لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4
عن عمره فيما أفناه تمنيان لخوش گزراني أو إسلامي بريكت لخوش گزراني أمتك أنا بريكت هربويا أفرميت لروج قيامتا فقراء مهاجرين فروردگار حسابيان لقلاءك بيا أفرمون أي فروردگار لسرچي حساب مان لقلاءك والله يمشم شيركان مان لمل ما ناب نان نبو بيخوين لهر شوينك أم إسلاما بيويستي بأيما بوايا أيما قلاء قائمي أم إسلام بوين درچوين لدنيا بسكي خالي اوان اهوا دينيان بو ايما پرورده کردو دينيان گيانا ايما ابي بزانين هر جيانيك تروخانو لقل او جيانت فرشر مسري خوتا للروجي قيامتا ليت ابرسن فبويا عزيز كانم پروردگار فرمي اولم نعمركم ما يتذكر فيه من تذكر آية ايما تمنيك ما ندا بيتان علماء لتفسير يم آية افرمون اولم نعمركم 60 سنة شص صالة تمن ما ندا بيتان ماڵ و مناڵمان داپێتان ڕیشتانمان سفی کرد تووشی نەخۆشی دنیامان کردن تووشی چەرمەسەریمان کردن تووشی جەرگ سووتان و برا مردن و ماڵ ڕمان و ئاوارەکردنمان کردن نەتانزانی بیرتان نەکردەوە وا ئەزانی هەر ئەمڕۆ لەگەڵ جەنازەیەکە چی بۆ گۆڕستان و ئەما مۆستا وتارێک کاریگەر بدە کورە قوڕ بەسەر ئەو کاریگەری ئەبێ کاریگەری لە توو بکە ئەبێ گەڕایتەوە بۆ بازار شەق لە ڕیباکە تەڵدەی شەق لە ڕێچەوتەکە تەڵدەی واز لە ناموسی خەڵک بێنی دەست درێژ نەکەی بۆ ماڵی خەڵکی تنادي بالرحيل في كل حين وتعلن إنما المقصود أنت همو روجيك بمردني خزميك بتلفون بمسنجر بتيكس بتليجرام نامد يا نام بلاو بيتو حاجي فلان مرد كاك فلان كس مرد ما مصطفى فلان مرد وتعلن إنما المقصود أنت يعني جواب قرا ما مصطفى فلان ما مصطفى فلان شار مرد يعني من مستهدفهم فلانه گنج لفلانه منطقه مرد يعني گنجك وقته مستهدفي بيريجنيك مرد يعني فلان بيريجن ابي بمري اما زنجي اقدار كردنوي بو اما بريزان وتعلن انما المقصود انت اولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير وجاءكم نذير الشيب والهرم بيري ريشي سبي پشتی چماوا دسي لرزاو ابي واد ليبكا خود حاضر كي خود حاضر كي بروي هەتاکەی خۆت بە ئادەی هەتاکەی خۆت بە گەورە ئازانی دوو ڕۆژی تر وەختێک ئەزانی چاو ئەکەیتەوە بەرەو گۆڕستان ئەدبەن و هیچ حیسابێکشت بۆ ناکرێت خۆشەویستەکەم.